خۆشەویستانی دەستگای میدیایی گەڕیان جۆگران و بیسەرانی پێیج و ڕادیۆی میلی گەڕیان ئەم کاتە و هەموو کاتێکتان شاد بێت سڵاوی خی گەورەتان لێبێت خی گەورە بەڕەحمی خۆی ڕەحم بە میلەتی کوردە بکاو لە ئافاتی پەشێوی معاش و وشکی بازار و هەروەها لە ئافاتی تەندروستی و کۆمەڵایەتی و ئابووری بمان پارێزێ و خی گەورە شیفای نەخۆشەکانمان بای شەڵا مناڵەکانمان ساڵح بن گەورە بچووکی و ڕێز و احترام بگەڕێتەوە بۆ ناومان پشکەینە ماڵی دنیا ڕووبکەینە دەمەتەقێ و قسەی خۆش ڕووبکەینە خواردنی خۆش و نەوسنی و تری قووری پێکەنینی مناڵەکانمان لە ساغی مناڵەکانمان لە ساغی خۆمان هەموو کللوری دنیا ئەێنێت ئازیزان و خۆشەویستانم هاتمەوە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێ لە بەرنمەکەی خۆتان دەمەتەقەیە لەگەڵ عریف حەمەتاڵ دەمەتەقەیە لەگەڵ عریف حەمەتاڵ بە هاوکاری کۆمپانیای ئاوی سلێمانی ئاوی سلێمانی تاکە کۆمپانیایە لە هەموو عێراقا کە توانیویەتی حەو شەهادەی عالەمی بەدەستبێنێ بەتەنیا لە ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا سێ شەهادەی ئایزۆی یەک بە دوای یەکاهێناوە یعنی سێ جار ستافی لە ئەمریکا و هێناوەتە سلێمانی و لە عینەی ئاوی سلێمانیان بردووە بۆ ئەمریکا و هەر سێ جارەکە بە ممتاز و زۆر باش ناوی دەرکردووە و هەروەها دوای ئەوە چۆتە قاڕەی ئاسیا ئاوی سلێمانی چۆتە مختبەرەکانی دوبەی و ئیماراتی عەرەبی یەکگرتوو جارێک نا لە ئیماراتیش دوو جار شەهادەی عالەمی بەرزی بەدەستێناوە و پاشان پەڕیوەتەوە بۆ ئەوروپا و چۆتە وڵاتی سوید لە وڵاتی سویدی شەهادەیەکی بەرز و بەڕێزی هێناوە و پاشان بۆ دوجار دوا وڵات کە چوو بێت وڵاتی نەرویجە لە وڵاتی نەرویجیش ستافیان هێناوتە سلێمانی و هاوشێوەی ئەمریکا و ئیمارات و سوید نەرویجیش لە عینەی ئاوەکەیان بەدڵی خۆیان بردووە بۆ ئەوێ و پاشان کە لە مختبەرەکان دەرچووە وتوانە ئەشەوبیلام ئاوە زۆر سازگارە زۆر بێ عیبە زۆر تەڕ و خۆش و ئاوێکی فێنک و چاکە داواتان لێ یەکەین هاوکاریمان بکەن ئاوی سلێمانی بگەێنە مارکێتەکانی ئەوروپا و کەنداوی عەرەبی و ئەمریکا ئێستا ئاوی سلێمانی وەک براندێکی عالەمی شان بەشانی براندە عالەمیەکانی تر لە بازاڕەکانی لەندەن و سوید و دوبەی بەردەستە و هەروەها داوایان کردووە کە ئاوی سلێمانی بنێرن بۆ ئەوەی وەکو کورد خاوەنی پێشمەرگە بن خاوەنی ئازایەتی بن خاوەنی خۆڕاگری و نفسیەت بەرزی بن هەروەها ئەوانیش وەکو کورد دەستی هاوکاری بۆ یەکتری درێژکەن دراوسێتی و خزمایەتی و گەورە بچووکی و خواردن خۆشی و نەوسنی و ئەو شتانە فێر بن ئێستا ئاوی سلێمانی لەوە وەک براندێکی عالەمی شان بەشانی براندە عالەمیەکانی تر لە لەندەن و لە دوبەی و هەروەها بێتەوە لە سوید و لە وڵاتانی تریش ئاوی سلێمانی بەردەست بێت لەبەرەوەی داواکارێکی زۆری لەسەرە ماوەتەوە بڵێم ئاوی سلێمانی یەکێک لە ئیشە هەرە باشەکانی کە کردوێتی وەزجی دەستخۆشیە دانانی ستافێکا بە ناوی دلیڤەریەوە ئەم ستافە خواناسە کاسبە خوێنگەرمە دلیڤەریەکەیان لە هەر کوێیەک بیت چەند کارتۆن چەند کێز چەند بەڕادەبووە تەنها تەلەفۆنەکەی بۆ 1970 1970 1970 لە ماوەی چەند دقەیەکی کەمە شوقەکە لە قاتی چەنابێت هەروەک دایکی هەرزاڵ وتی ئێمە لە قاتی سێ بووین بۆی هێناوینەتە کونی ژوورەوە بەبێ ئەوەی یەک سند یەک دینارە لێ وەرگری حەقی دلیڤەرەکە تەنها و تەنها بۆ خزمەتی میلەتی کوردە لە هەر جێیەک پێویستیان بە ئاوی سلێمانی بێ دلیڤەریەکە ئەیگاتێ بێگومان شوێنەکاندا تەنها لە سلێمانی دلیڤەریان نییە لە زۆر شوێنی کوردستان ئاوی سلێمانی دلیڤەری هەیە و پاشان ئاگادارتانەکەینەوە لە ژمارەی دلیڤەریەکانی تریش ماوەتەوە بڵێم ئاوی سلێمانی یەکێک لە ئیشە هەرە گرنگەکان کە کردوێتی بەکارهێنانی ڕەنگی سروشتە لە دەبە و پەرداخەکانیە چونکە کاتێک کە ئێمە لە چێشخانەیەک ئاوی سلێمانیە خۆینیا لە سەیرانێکە یا لە دەشتێکە یا لە میوانیەکە بە ڕەنگی دەبەکە ئەزانین کام ئاوە هی منە هەڵم چڕیوە کام ئاوا هی تەنکەی هەڵی پچڕیوە کام ئاوایان هی باریە بەپێی ڕەنگی دەبەکە قەلق ئەو قەلەقیشی نەهێشتوین کە بڵێم کاک جەزام ئاوە هی تۆ بوو هەڵم چڕیا من هەڵم چڕی بە ڕەنگی سەری دەبەکە ئەزانین هی کامانە ئازیزان و خۆشەویستانم فەرمونون بۆ پەیوەندیکردن بە بەرنامەکەی خۆتانەوە باڵێ باشە فەرمونون بۆ پەیوەندیکردن بە بەرنامەکەی خۆتانەوە تەلەفۆنکەن بۆ ناو خۆی یەکەمان بە 1970 471 52 64 هەروەها لە ڕێوە تەسئەپەوە بە 1970 891 75 75 هەروەها لە ڕێی ڤایبەرەوە بە 1950 727 85 35 کاکە شوانەی کۆیاڵێ سڵاو و ڕێستان لێبێ کاک ئاری کەمال ئەڵێ مامەژیان بەخێر بیتەوە خاڵە حەمەی گردەنازێ دیار نییە ئەمڕۆ خاڵە حەمە پەیوەندیمان پێوە کامژ دەبێ کاک یاسین قەرەداخی لە سویسراوە ئەڵێ سڵاو لە کاگادی وستافە بەڕێزەکەی کاک ئۆسکار بابان ئەڵێ سڵاو لە کاک حەمەتاڵ و سەلام عەلەیکوم عەلەیکوم السەلام و ڕەحمەتوڵڵا کاک ئۆسکار یاخوا بەخێر بێت
جوانە کاک ئۆسکار بابانی ئەڵێ خێر و دوعای دایکم نەبێ قوژ نییە چاری من بکات کە دایکی من هاوارەکات هەورازی ڕێم تەخت دەکات وێنەکانی سلێمانی ئەڵێت بەڵێ وێنەکانی سلێمانی ئەڵێت گەڕ ڕوخسار و باڵای ئەو نیگارە دەرکەوێ گوڵ خەجاڵت بار ئەبێ و پەست و لینجون و شمشا دەکا کاکە وێنەکانی سلێمانی ئەم شیعرە جارێککە بۆ منێرە و مەمنونە بم چکەمە شعرێکی زۆر جوانی ئەحمەد موختار جافا لای من لە نیوەوە هاتووە کاک کاکە ماجی سەرکۆیی ئەڵێ سڵاو کاک حەمەتاڵ لە خۆت و ستافەکەتان لە بەریتانیاوە پشتگیری دەکەین هیوادارم سەرکەوتوو بن هەر لە خۆشییا بن کاکە ماجید ژیان ڕۆحی منن کوردانی ئەوروپا چاوی گەشی منن کاگاشم حەسەن ئەڵێ ئەی مرۆڤ هەمیشە لەگەڵ ئەو کەسانە بە کە دڵیان جوانە جوانترە لە ڕوخساریان کە دڵیان جوانترە لە ڕوخساریان کاک ئاری کەمال ئەڵێ ڕێز و سڵاوم هەیە بۆ هەموو هاوڕێیان و جۆگران کاک هاشم حەسەن ئەڵێ بابچینە لای دایکی میران دایکەکان با مەحتەل نەکەین با دڵیان لێمان نێشێت دنیا گەرمە دایکی میران گیان جان بە قوربانێ بن سۆنی بە قوربان یاخوا بەخێر بێ دایکی میرانجان ئەو خەینە سەر سەرمان و سەر چاومان من قوربانی ئێوم بە ساقە فڵاوێکی گەرم و گوڵ لە خۆت و لە ستافەکەت و فلاوێ وەکو گوڵی بەیدین وەکو گوڵاڵە سوورەی بەهارەکان وەکو ڕێحانە کە بۆ بەرەتێ بە هەموو لایەکە فڵاوێکی گەرم لە خۆت بچەکەت و هەمووتان هەیە یاخوا بەخێر بێ دایکی میرانجان دەمێک کە جۆمانە دەنگە نەبووە چاو دڵمان ڕوون بۆم وەریاگیرێتە لەخوا بەزیابێ وەگیرە ئای لەخوا بەزیابێ وەڵاهی چاو دڵمان ڕوون بۆ جۆمان لە دەنگە بوودایە ژیان ئەی مەجلیستان چۆنە مەجلیس وڵام مەجلیسمان گەرمە ئەمەنە کۆسە مەجلیسمان گەرم و گڕە ئای لەخوا بەزیابێ من زۆرم پێخۆشە مەجلیسی دایکەکان گەرم و گوڕ بێ هەموو نەوتنەوتنەکان کۆتاسایلێتە بووینەتەوە دەکاکە جانوریا بە سەماوەری خەڵوزەکە هەڵگرە دایکی میران دەمە و پاییزە چایەکی پێ خۆین لە زێوێ لای دایکی ژیار ئەو تەمارە بێتە کڵ دابنیتی جەماوە هەموو دابنیتە خۆتان و سافەکەت و ماڵەکە پڕدێ هەمووتان و بێن دابنیتن چاتان بۆی لێ بنێم و ئەنوا ئەفکار چی بەدڵتانێ بۆتانتەوە بۆتان دابنێم ماڵەکە و ئاوا بێنا دایکی میران بە کۆسەرەکەی دایکی مەحەمەوە ئەچین بۆ زێوێ بۆ ماڵی دایکی ژیار لەوێ کولێرە بە پەنجە و کولێرە بە ڕۆن و ئاناکەین بە تەنورەکە بەڵێ بەڵێ ئەزانێ ئێوە ئەو قوتانەکە منیتیانیم یابووم نە لە کولێراوە عیب نییە ها دایکی میران گیان دایکی هەرزاڵ چۆن قبول یەکات تۆیتیان نەبی کاکە گیان هەموو جارێگەڵەیە من و دایکی میران دەستە خوشکی نەبێ بە یەکەوە بین ئەرێ وەڵڵا ئێمە لە یەک نادینەوە ئێمە ئەلێ دوو حەسکە بێت ئێمە ئەم دەستە خوشکانە بە یەکەوەی خەمی هیچ نەبێ بەسەوە یێمە لای منەسمە لای ئەوان ئیتر بۆ خۆمان ستراگا ئاخەین بە هەوەسی تۆ ئەخۆی یاخوا بە خۆشیتان بێ ئیشەڵا بە کۆسەرەکەی دایکی مەحەمەوەچین بۆ زێوێ لە ماڵی دایکی ژیار لەو تەنورە بۆ خۆمان کولێرە بە پەنجە و کولێرە بە ڕۆن و شکێنە و کۆمەڵەشتی خۆشە خۆین و بە سەماوەڕەکەی تۆش چایەکی خۆش لێنین ئیساءالله لەڕۆ بناسیە زۆر خۆشتر بوو باڵە زۆر خۆشترە با ئیشەڵا ئەم گەرمایە بڕوا تۆزە فێنکە بۆەوەی بەرگەی ناو کۆسەرەکە بگرین لە کۆسەرەکەیە عەرەق نەمان کوژێ ئەزانی ئەو ڕۆژە زۆر حەزم لە سووتیەکە کرد ئەمە نەویستگرمیتە بۆم وەردەگیرا وەک تەلەفۆنی وەگای کێبان کردم بەرە بابڕین بە بازار دەستم بزانین لێ چ دانیستۆی نەمزانی لێ چێ دانیستوی منە فەرمووی بەڵێ لە چۆ بووی لە سابوونکەران دانیشم لە جێگای لە دایکبوونی خۆم لە سابوونکەران بەڵێ ڕەگەڕەتی خۆمانە سابوونکەران خۆمان هەنێویە بووین دوایاتی لە ئێرە دایکی میرانجان منیش بەرامبەر حەمامی مفتی لە دایک بوو ئای دەکەوا بوو با بێمە دراوسەی کۆنین واز لە دایکی هەرزاڵ و ئەوان بێنە بۆ خۆمان لەگەڵ دایکی مەحەمەچین بۆ زێوێ ئیشەڵڵا ئەچین بۆ زێوێ لەوێ بۆ خۆمان بە هەوەس چای لێنێن و برنجی کوردی لێنێن و مرسی کورد لێنێن و کەوسەر لێنێن و
ئەنجام زانە مەجلیسەکەتان خۆشە بێت بەخوا زۆر خۆشە بێ دایکەکانی تیابێ و برنجی کوردی و لەتکەنۆک و کشمیشی تیابێ مەجلیسی وا خۆش دروست نابێتەوە کەماوەری خەڵوزی تیا بێتن داکەکەی بکەین داوەڕێ و تەعدیانەی دانێن بە تەکلیکەوە تەوا وەڵا باوکم مەجلیسێکە گرین ئەزانی چی لە کوردستانە دەنگ باتەوە مەجلیسەکەمان دایکی میرانجیان چاو دڵمان ڕوون بانە بە من زیاتر ڕێزم هەیە بۆ هەموو ساڵەکەتی بۆ ئەوەی گوێی لە دەنگمە لە بێ جیاوازی چونکی زۆر من نەهاتومەتە سەرکەم ئەمڕۆی تۆ پاسێک پێی بەحری سەکەنداری ئای سەرسەرم دایکی میرانجیان ڕۆحەکەمی هەیە بۆ هەمان ئەحواڵی هەمانە پرسن ئای ژیانە بە مەجلیسەکەمانە مامە ئای ژیان ئەمە لە پۆستەرەکانی لەگەڵ دایکی محەممە و دایکی میران و دایکی ئەکلاڵ و ژیان کاگاشم حەسەن ئەڵێ چەندێک بەرگەی سووتانت گرت ئەوەندەش گوناح بکە هەڵا باوکم زۆر بەرگەیم گەرمایەگرین جان ڕێی سووتانە کاگاشم ئۆسکار بابان ئەڵێ هەر بە بۆنەی ئێوەوە ئەوە ئێمە ئۆدەری دەکەین بۆ دوکانەکانمان لە سێ چوار تاون و شاری بەریتانیا ئاوی سلێمانیش ئۆدەرەکەین ماڵی هەموو لایەکتانەوە بێ کاکە ئۆسکار گیان قوربانی مشتان بم دەست بەنە ئاوی سلێمانی و بە هەموو ئەوروپای بڵاویکەنەوە کاکە ئادەم هاشم ئەڵێ هەندێک جار ناچاری کە دەبێت بڕۆیت چونکە کەسێک ناڵێت ئەبێ بمێنیتەوە کاگاسی قەراخی لە سیویستراوە ئەڵێرە کاگادی لای ئێوە کاتی سەر و پێ خواردن ناتوە لەوێ ئیستا باوی چ خواردنێکە وەڵا کاکە یاسی گیان یەک گەرمایەکە بە قەبری باوکم فەریکەنۆکیش ناخورێ نەک سەر و پێ هاتم بەسەر بەستی هاتم بەسەر بەستی هاتم نمزحني وعلي بدربسي هاتم أجيان ما متزاد أصبح الله لو مرة خانم يا فيلن بازي يا سكاري أمرو جزاري قراني دجم فري جواني دلداري باكر دوا وتشمني نكياري بورا ئەم جارە دوا جارە هاتم کاکە با بڕۆین بۆ لای وەسایان ڕیسمی بەرنامەکەمان ئەی خەینە سەر تەپڵی سەرمان وەسای اسماعیل گیان یا قوربانی تەپڵی سەر بم کاکە گیان سڵاوی خوا لە تۆش و هاوڕەکان و بیسەران و جۆگران و هەموو لایەک سڵاوی خوا لە هەموو لایە بێ ئینشەڵا وەسا گیان ڕیسمیەکەی بەرنامەکەمان ئەمە بەگشتی و تایبەتی سڵاوم بۆ هاشم حەسەنی بەڕێز ئای مەمنون وەسا گیان لە جادی کاک هاشم حەسەنیش دەست ماچەکەین بەقوڵ تەقفێڵە کاکە گیان کورتە شعرێکی نالیم هەیە هاوبەشی شینەکەی سلەیمان پاشای کردووە ئەی گیان نالی بە شیعرێک هاوبەشی لە کۆچی دوایی سلەیمان پاشا کردووە بەڵێ ئیتر شعرێکی کورتە شعرێکی دوسێ دەڕێی پیرەمێردیش باشە لەگەڵ شعرێکی قانەعا بۆ سلەیمانی و تۆجا ئەگەرەوەکو لە کوێ زۆر بوو بیبڕە کۆرا وەسا گیان ئەی بێمەکەی حەدی ئەومان با قوربانە ئەستەغفیر الله سيد الموني خادم ونقوري مسلمانان خزمكارا صلى الله عليه وسلم بلا وساجان جو ماشل كردوا ما مجزا مشيري شي نادي مسلمان بيرمد عليه وقت اسمع خوش مع بلاوين بداخل وياك ناقرين بوي وادي كلاوين خوي قبل الرحمن بيبكا ومان كابا خاوني كلاو كاكا جان امش على كي حزتي نالي وبيا ومسلا بالرزا بالي وايا هذا تانا قريا اسمان وتملاتي دانا قرد تملاتي دانا قرد قلت من آرا نبو هم ليوي خلشوا نبو تا سمن إلى سر أصري درختي لا ندى فرعي تازا خرم برزو هولند بالا نبو تا سليمان نبو تدري تختي آخرت أحمدي مختاري إيما شاهي تخت آرا نبو استسى بفردو شنايت خوش شاهي من كوا
عادلێ بوو قەت عەدیمی وا لە دنیادا نەبوو بۆ نشنگەی بڵغی ڕۆحی ئەو تەعالی فکرەتە عەفو کاکە حەمەدان بە ئیسراحەتی خۆ وەسا گیان بەعەفو جێگەیە خۆشتر لە ڕەوزەی جەنەتەل مەئوا نەبوو وە قیامێکی کە مثبەت بێنەتیجەی دێتە جێ الحەمدولله شاک عالی جا بوو قاڵی جا نەبوو شاهی من جا نالیا تاریخ جەم تاریخیە دانەیە دەڵێن ئەم دەم عەشرەدا ئەسکەندەری ئیزەم جا نەبوو ئەمە ئەوەی مالیە کاکە گیان بەڵێ ئەمە ئەوەی نالی بوو کە بۆ سلێمان پاشای وتووە بەڵێ بەخوا خۆ من لە زۆری ناکەم لە شعرەکانی بەڵێ قوربان جا ئەمە کورتە شعرێک پیرەمێردیش ئەڵێ خوا بیدا قەدری یەکتر بزانین دەستی یەک بگرین ڕوون ئاسمانین هەرچی بۆ بەرزی وەتەن پێخۆشێ کاڵای شانازی مێزوو ئەپۆشێ لە قوبەی بەرزی سەر وڵاتەوە کردەی مەردیە دەنگەداتەوە کاکە جان ئەمەشی پیرەمێر بوو جا ئەمەی باوەستاخانە بۆ گواستنەوەی سلێمانی کردووە لە قەڵاچۆلانەوە کە سلێمانی لە قەڵاچۆلانەوە هاتوۆتەوە سلێمانی بەڵێ فەرموو سواستەکەم ئیبراهیم پاشا لە قەڵاچۆلان بۆ گوێزانەوە هیمەتی نوان ئەوسا پایتەختیان قەڵاچۆلان بوو قەڵاچۆلانی زۆر تەنگەڵان بوو تاریخ 1190 لێل تۆرا بوو دوو لە هیجرەت ئەحمەد دەشتی مەڵکەندی دەشتێکی پان بوو یەک جلیلبازی شارەی مەیدان بوو دەشتی مەڵکەندی بۆ خۆی کرد بە شار تێدا دروست کرد قەیسەری و بازار لە جێگەی سەرا لە سەرای دامەژران لە جێگەی سەرای دامەژران ڕازان بێەوە زۆر شیرین و جوان پاچیان لە خاکدا پاچیاندا لە خاک بۆ خەندەک سەرا بەدەم پاسەوە مۆرێک هەڵکەنرا نواویان مۆری سلێمانی ناوە ئاخۆ چەند ساڵا لەم خاکە ماوە ئەو ڕۆژەکەوە مۆ دۆزرایەوە لە مەجلیس پاشا خوێنرایەوە حرەمی پاشا کەوتە مناڵبوون کوڕێکی هانی وەک شوشەی ئاڵتون پاشا کوڕەکەی ناونا سولەیمان وتی ئەم مۆرە نجوینە بۆمان چونکە مۆرەکەی بنگێزانی شارێکی ناو نابە سلەیمانی پایتەختی بابام شاری تەواو بوو خاوەن تەخت و تاج شۆرەت و ناو بوو نەبەر حکمی ڕۆم نە حکمی عەجەم کوردستانیان کرد بە باخی ئێرەم و خۆشیتان و سپاستانەکەم ماڵە ئابێ وەساجان دەست و چاو خۆش بێ بۆ ئەو شعرە بەرزانە گیان کاکە حەما ئەگەر هاشم حەسەنە زڵای منی پێ بگەێنێتەوە بەسەر بێخەم بە وەسا ئیسماعیل گیان سەرسەرم کەسێ ماچەکەم بەڕاستی سێ شعری زۆر جوانی نالی و پیرەمێرد و قانع ئەی گیان ئەیژە کات لوقمان عەبدوڵڵاڵێ کاتێک ئافرەتێک بە هەموو هەستیەوە متمانە و پێەکە جێل نییە بەڵکو تۆی بە پیاو داناوە بۆیە ئاگادار بە متمانەت لە دەستدا ئەوە بزانە پیاوەتیت لە دەستداوە دەکەوا بوو با بچین بۆ لای شیعری تەڕ و پاراو بە هەرگاهێ منەڵێ شیعری تەڕ و پاراو لەگەڵ پەندی بەناوبانگی جیهانی و قسەی پیاوە گەورەکانی دنیا ئەویش لە ڕێی دەمە نوقلیەکەی وەسا سەربەستی خۆشەویستی هەمووانەوە وەسا سەربەست ژیان چۆنی قوربان باشی یاخوا بە خێر بی وەسا سەربەست بێتۆیمان پێوە دیار بوو
والله جاري پێشوو هەڵخلیفکام لەبەر دەرگاکە کە خەمە قاسێکم عەزێتی گەی دەماریشی وەرگەڕابوو ئەو ڕۆژە هەر لەبەر ئازار نەمتوانی بەزار ڕۆژی دوای وازام نازام کەوتە دواوە بەرنامەکەتان نەبوو زۆر محاولەم کرد بۆم نەبوو هەر وازام نەبوو ڕابێ قوربان بەرنامەی پێشوو ڕاستە فەرمووی کێشەی تەکنیکیمان بۆ دروست بوو ئەوە دوو بەرنامەیە من ئاوادا بڕامدێ و ئەنجا ئێستا سڵاو و ڕێزم بۆ کاکە جەزا و بۆ خۆت و بۆ هەموو ستافی کە ئەو بەرنامەیە با بڕیا و بۆ هەموو گوێگر و بیسەری بەرنامەکەشت ئەی وەسا سەربەزگیان وەزئی تەندروستی چۆنە والله شکر لەخوا بەزیابێ ڕۆژێ دوان ئیساحەتم بۆ گەر بە چوومی شاوشتم بۆ گەرتی نەشقاوە بەس کوتراوە قاچ زۆر عەزێت بووە لەسەری مەڕۆ تا تۆزیتەوە تایم مادام نشکاوە لەخوا بەزیابێ مادام هەر کوتراوە کوتانەکە کاری بەخێرە ئینشەڵڵا بەرساقم کاکە گیان بە شتێکی وەکو نوکتێکی پسپۆلە باشە دەستێکم ئەڕێ ژنێک مێردەکەی مردە بوو بەڵێ نەخۆشکەوت و کوڕەکەی بردی بۆ لای دکتۆر باشە دکتۆر وتی ئەم ژنە یا ئەبێ هەموو ڕۆژێ خواردنی باشی بدەنێ یا بێنەوە بەشوو جوانە بە کوڕەکەی وت باش بەخوای تر کوڕەکەش لە حسابەکەی خۆی تێگەیشت و یەکسەر محاولەی کرد دایکی پاڵ پێوەنایی هەیەوە بەشوو باش ئەرێ پاش ساڵێک بۆ نەکبەتی ئەم مێزە تازەکەیشی بەست ئەی باوکە گیان وڵا کە مێزە تازەکەی ئەمرێت دیسان ژنەکە نەخۆشەکەوێتەوە یا الله وڵا کە نەخۆشەکەوێتەوە ئیتر کوڕەکە لەوا بێبی باتەوە بۆ لای دکتۆر و بزانێ ئەم ساڵ عیلاجی چی بۆ دانێ و چی بۆ کاومانە ئیتر ژنەکە بە کوڕەکەی بەخوا کوڕی خۆم حەزێتی خۆمێ ئەو هەموو مەسرەف و وەفڵ بڕین و حەزێت کێشان و بمێتەوە لای دکتۆر ئەی کوڕی خۆم چۆن هەر عیلاجەکەی پار بەکار بێنمەوە وڵای ڕەحمەت لە باوکە بشم بیتەوە بۆ لای دکتۆر ئەو مەسرەفەشەکەی هەر عیلاجەکەی پارم بۆ نووسێتەوە هەر عیلاجەکەی پارەکە یاوێتی بەشوو هەرەخە یاخوا ماڵە ئابێ وەزا سەربەز ساس دەکەم بە قوربانم کاکەیان بە حکمی کردو زۆر حەزە گۆشتی قازە یەک زانیاری تۆزێک پسکۆلە بەس تۆزێک یعنی لە جیهانی ئاژەڵەکانی شاشتی سیر و سەمەرە هەیە کە ئێستا تۆزێک لەسەر ژیانی قاز ئادەی بە قوربانە با تۆزێ باسی کەین چکە مانگێکی تر پاییزە ئیتر لە داخی ئەو کاگیاسینی سیویسترا و جەماعەتی ئەوروپایە قاز و برنجە کوردیەکە ێنینەوە بەرمەیان جان بەڵێ ئەڵێ قاز کاکە باڵندەیەکە کە یەک جار عاشق دەبێ بۆ هەمیشە لەگەڵ عاشقەکەی دەمێنێتەوە لە درێژایی تەمەنی هەموو کارێک دەکات بۆ ئاسوودەیی جووتەکەی تەنها باڵندەیە کە هەفتەیەک پێش مردنی ئەزانێکە ئەمرێ ژیان ئەوە نە پاک و بێگەردە ئەوە نە بە شەخسیەتە ئەوە نە سمعی خورسە کە جۆم لێ بوو زۆر یعنی این بووم بە مەسەلێکە جۆم لێ بێ ئەڵێ تاکە باڵندەیە کە هەفتەیەک پێش مردنی ئەزانێ ئەو حەوت ڕۆژەی کە ماوە لە ژیانی بۆ مردنەکەی ئەڕاتەوە بۆ ئەو شوێنە کە یەکەم جار خۆشەویستەکەی لێبینیوە یەکەم جار لەگەڵ کە ڕاتەوە بۆ ئەو شوێنە ئەمێنێتەوە تا ئەو کاتێک کە ئەمرێ کاتێک یەک ڕۆژی ماوە لە ژیان ئاوازێک بۆ مردنی خۆی ئەخوێنێ کە جوانترین ئاوازە لە جیهانی باڵندەکان دواتر سەر ئەخاتە سەر باڵەکانی و لەویاجیان لەدەست دەدا بەڕاستی کاکە هەمە زۆر بەلامۆسێرە ئەڵێ هەفتەیەک پێش ئەوەی بمرێ ئەڕاتەوە بۆ ئەو جێگەیە کە یەکەم جار مێکەی لێدیوە و جووتی گرتۆ لەگەڵیا ئیتر ئەو هەفتەیە لەوێ بەسەرەبا یەک ڕۆژی بمێنێ ئەڵێ جوانترین ئاواز ئەخوێنێ کە ئاوازەکەی لە هی ڕۆژانی کە ناچێ لە دەنجیهانی باڵندەکان خۆشترین ئاوازە بەڕاستی ئێمەی مرۆڤ زۆرمان ماوە لە هێنەکانی ژیان تێ بگەین وەرەوەسا سەربەزێمان لەکوێمانە نەک زۆرمان ماوە هەل لەکوێی ئەوەیان ئەمە یەک دوو من کاتی خۆی وەسار سەربەزاوارم کرد کوڕۆتم قاز زۆر بە شخصیەتە سمعی قورسە بە باڵدارێکی پاکە بەری نازانە یعنی کاکە جان جۆتان لێ نەگرتم ئێوە هەرە چوون بەرەو ڕووی قەلە ڕۆشتن کوڕۆتم بابا قەل یەکێکە لەو باڵندانی وەسا سەربەز هەر زۆر زوشتی تووشی بیرچوونەوە ئەبێ وەرخوا بەرەوڕووی قەلچوون بەخوا من نووسمە ڕەچوونشی لەگەڵا بگرم دەستشم نەکوتوڕەچمی لەگەڵا باوەڕ هەبێ لەو ژێر پردەیە وەسا سەربەز 50 ساڵە لەو ژێر پردەیە چی قەلم دیوە پێم نەوتۆ مەرحەبا جا نابێ بە حەچێکردی هەر پێ بڵێ بێ هەر بۆ بڵێ کە خۆشەویستی بۆ هەیە ئەی قوربان ئەوەش قازە کە خۆشەویستی بۆمان هەیە بەڵێ ئەڵێ پیاوێکی چوار ژنە جارانیان و دوو ژنە ئێستا بۆ بە چوار ژنە کاتە هەمە پیاوی چوار ژنە؟ پیاوێکی چوار ژنە ئەمە قسەی پیاوێکی چوار ژنەیە ئەڵێ یەک ژن کەمە دوو غەمە سێ تاکە چوار چاکە
وەسا سەربەز جاخۆ پیاوێکی چوارژنەمە هێشتا مناڵیان نەبوو عیلێک ئەرێ یەک دانە کەمە دوو خەمە سێ تاکە چوار چاکە بەخوا باوکم وەسا سەربەز سوکانەکە و بێنەرەوە بەلای خۆمانە تۆ سوکانەکە دە باشە ئەڕێ ئایا زانیوتە چوار ژنی عەرب مەسرەفی ژنێکی کوردی تێناچێت الله ئەکبەری سە باوکم سوکانەکە بگێڕەوە وەرەوە جێی خۆوەرەوە وەرەوە سەر قیرەکە برا تۆ لا داوتە سەر خۆڵەکە بابچینە لای وتە بە نرخەکانی زوو ڕەحمەتە لێبێ بێ قەزابیەقا تۆ خەریکی شەڕمان بۆ بنیتەوە ئەرێ زۆر جوانە مرۆڤ هەمیشە لە قسەکانی خۆی بچێت بەڵە زۆر تەواوە قسەی دەم و دڵ و دەروون و دار و بەردی یەکێ بێ زۆر موهیمە بەڵێ وتەیشکەمان هەیە ئەڕێ ئەوەی مرۆڤ فیر دەکات ئەو خۆزگانن کە نەدێنە دی و نەنەبیریش دەکرێن بەڵێ ڕاستە وتەیشکەمان هەیە گەربوویتە کەسی کەسێک بە جۆرێک بە پێویستی بە کەسی تر نەبێت جوانە زۆر جوانە ئەگەر ناتوانانی ڕازگۆ بیت بە بێدەنگی بمێنەوە چونکە بێدەنگی جوانتر لە ئاوازی هەزاران درۆ باڵێ بە تاکید بێدەنگی جوانترین شتە بەڵێ ئەڵێ لە پیاوێکی زانایان پرسی تەمەنت چەندە وتی تەندروستیم باشە لیان پرسی پارەداری وتی قەرزاری کەزیم جوانە وتیان دوژمنت هەیە لە وەڵامدا وتی لە دووری خەزمەکانم دەژین طبی ئەم کە جوابانانەوە هەر یەکی گەوهەرێکی خۆی هەیە ئیتر ئەو بە شێوازی خۆی تێگەیانون کە نە قەرزارە نە دوژمن نارە نە ئەو شتانێک ئەوان نە ژیانیشی ناخۆشە بەڵێ ئەڵێ کە جەژن هات هەر ماڵەکانتان پاک مەکەنەوە دڵەکانیشتان لە ڕق پاکەنەوە هەر نقڵ و شیرینی مەبەخشنەوە خۆشەویستی و میهرەبانیش ببەخشنەوە خۆی مهمی جەژن پاکردنەوەی دڵەکانە وەسا سەربەس بەڵێ بەتاشیت و گەوەری ئەو قسانە گەر هەنگی کەسێ بە تەفاسیل ینی جوان گوێی لێ بگرێ تێگە ئەو شتانە چێ ئەڵێ نانێکی ڕق و پەرداخە ئاوێ کەلاوە کۆنێ چراشکاوێ گەرمۆچی من بێ بەبێ دڵێکی شاد حاشا بێ قەسی شاهانەم ناوێ بەڵێ زۆر ڕاستە زۆر تەواو چەند جوانە عەقڵت وەک پیرێکی بە ئەزمون بێت دڵیشت وەک منداڵێکی ڕۆحسووک بێت بە عەقڵ ڕەفتار بکەی و بە دڵ چێژ لە ژیان وەربگری زۆر جوانە ئەوە سەرۆتێکی زۆر گەورەیە خوای گەورە بداتێ بەڵێ ئەنجا ئەڵێ ئەمە ئەخیر وتەمە ئەڵێ ڕەوشت وەک عەتر وایە تۆ لە خۆتی دەدەی خەڵقی چێژ لە چێژی لێ وەردەگرێت چێژ لە بۆنەکەی وەرەگرن بەڵە ڕاستە زۆر تەواو ئەنجا دوو پارچە شێری پسکۆلەشم هەیە و وەتایی بە پەیوەندیەکەمە هێنم و بەڵام لە پێشا بیریشم چوو بەڕاستی سڵاو و ڕێزم بۆ دایکی هەرزاڵ و ئاریکەمال و مامۆستا عومەر و کاکاشم حەسەن و هەموو گوێگران ئەوەی کە ئاسوودەیی هەیە بە دەنگی ئێمە وەسا سەربەز لە سیویدەوە جوابیان ناویتەوە شەونم سابیری خوشکمان کە سەرشەقامیە ئێستا لە سیویدن ئەڵێ بۆ دەوڵەمەندکردنی مەوزوعەکەی وەسا سەربەست ئەڵێ تاکە باڵندەشە کە دوای هەفتەیەک کە یەکێکیان ئەمری خواکە ئەڕوا ئەڵێ دوای هەفتەیە ئەوی تریشیان ئەمرێ ئەوە نازانم بەس من تەسویرێکم دیکە کە هەمە قەنەعەتم پێ بکە یەکسەر دڵم پڕ بوو لە گریان پێیرێکە بە ژمێکەی مردووە سەری خستۆتە سەر لاشەی تێرەکە کاکە هەمە تێرەکە ڕاشێشن نێرەکە بە دوای ڕوا تێرەکە ڕاشێشن مێکەکە مردووە نێرەکە بە دوای ڕوا ئەخیر جار کە سەر خاتۆ سەری کە دەیجوڵێنە نێرەکە ڕۆحی دەچوو بەسە سەری مێکەوە بەڵێ قوربان شەونم خان ئەڵێ بۆ معلوماتی خۆتان ئەڵێ ئەوی تریش با بڵێن تاکەکەی تریان ئەمەش عاشقەکەی تر ئەڵێ دوای هەفتەیەک ئەویش ئەمرێ دیارە لە داخی معشوقەکەی ئەمرێ ئەلمویم ئێمە هەتا نەمردون وەسا سەربەز ئەم پاییزە قۆڵێکی لێ هەڵکەین بەڵێ وەسا سەربەز کاکی گیان باز دوو پارچەشی ئەفرێنمەوە و ئەوە ڕێز و فڵاویشم بە ئەو کەسانە نار لە پێشەوە بیرم شداوە لێ بردن ئەوەش ئیکۆ کاکە ئیکۆ لێمە شعر لە تۆ ئەڵێم لەوە زیاتر دڵم داد بێ سەرماز بێ هەستی پێ دەکەم تۆ گەرود پڕ بێ لە گریان من لێرە دەستی پێ دەکەم لەوە زیاتر خۆشم بویت گەر نەژبی بە خۆشەویستم لە هەر شوێنێکی دنیا بیستر پێی دڵیش دەبیستم جوانە الله لێم مەپرسە بۆچی ئەمڕۆ ژوورەکەم وا ڕازناوەیە ئەمڕۆ باخچەی حەوشەکەشمان زۆر بۆم خۆش و گەشاوەیە میوانێکی ئازیزم لێ وەک گیانم خۆش ویستووە ئەی نابینی فەرشی ڕۆحم بۆ پێشوازی ڕاخستووە ئەی ژیان ئەو ڕۆژانەی کە دی بۆ لام دیدەم ڕوون و پڕنور ئەبێ
خۆشەویستیم نەکردوەوە بۆ عالم بێ سنوورە بێت ژیان هیوادارم بە دڵتان بوو بێ و کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و کاتی کەسم نەگرت بێت یاخوا بەخێر بێ میوانی ئازیز بە ڕۆژی بەهار بە شەوی پاییز باستەکەم مەمنوونتان حەمید سەرسەر وەسا سەربەزیان کاکە گویان سلێمانی شاری شاهانەیە شعرێکی وەفایی بۆ ناردوین ئەڵڵا لە وەفایی باوکە ڕۆکەتە ڕووبڕا ئەڵێ چاوی پڕخوێنم دەگێڕم قیبلەکەم پەیدا نییە نووری چاوم ڕۆیوە و دیدەکەم بینا نییە وەک نەبیستان ئاورێ بەربۆتە دەروونم بند دڵکە هەر وەک نەیدەناڵێ دەم بەدەم بێجا نییە ئەی ژیان کاگاشم حەسەن ئەڵێ سڵاو لە وەستا سەربەستی بەڕێز و وەستای وەسایان وەسای ئیسماعیل گیان کاکە هاشم کاکە جەزاجان فەرمووچی مۆژۆر شعری وەفایی بوو ئەی گیان ئەڕۆین بۆ هەولێر ئەڕۆین بۆ هەولێر بۆ ڕەسەنایەتی ئەی گیان لەو شعرە جوانانی وەسا سەربەست پەرژینەکەم ئەلو ئەم کاتت باش سڵاو لێبێت چۆنی باشی ماو هەمەتاڵ لێوان لێوەکەم بەس ئەم کۆمنتەوە هاتوتە بەرچاوین کاڵەی مامە گیان کوا کۆمنتەکانم بەس ئەم کۆمیتەوە هاتوو بەس ئەم کۆمێتەوە هاتوو بۆلام لێوان لێوەکەم چەند کەوباریەکەم دڵ ئەوە بە هەموو شیا چوومەوە پەرژینەکەم بەخێر بێ ئەلو ئەم کاتت باش سڵاو لێبێ کوی باشی ماو هەمەتاڵ ئەحواڵت چۆنە وا پەرژینەکەم من خراپم ئەو لێوان لێوەی برازام کۆمنتێکی زۆری بۆ ناردوین کە چی نهاتۆتە لای من نانە لێوان خان بەڕاستە گلەی لە ماو هەمەتاڵی مەکە بەڕاستی ماو هەمەتاڵ کۆمەنتی هەم هاوڕێیان دەخوێن تۆ بەس لەوانەیە نەیدیتبی هەر هەموویم سەر و خوا کرد بەس ئەو کۆمنتەی لێوانم بۆ هاتۆ کاڵێ مامە گیان کوا کۆمنتەکانم پەرژینەکەم بەڵێ پەرژی وەڵای لێوان خان هیچم پێ نەگەیوە ئەم کۆمنتە نەبێ پەرژینەکەم با بڕین بۆ ڕەسەنایەتی باش پێشەی گۆرانە کامرێم سڵاوڕێتم پێ بۆ هاوڕێیان ئەوانەی کۆمنتی دەنووسن و ئەوانەی پەیوەندیش دەکەن سڵاو ڕێزمی بێ جیاوازی لەو هەمیان بەڵێ گۆرانی یەکەم زۆر خۆشەی هونەربەی خۆش ساوی کوردستانی ماڵ هیوادارم مەدڵتان بێ گۆرانەکەی ساوی کوردستانی چییە؟ ساوی کوردستانیە ئەو گۆرانشی زۆر خۆشە ئەوەیان هیوادارم مەدڵتان بێ بەڵێ باشە شاوڕۆم بە چاوەڕوانی چەند ساڵێکمان بەمەباستی بۆ یەکبوونمان ڕێگەیشمان بۆت کرد بە خۆڕایی هێشتم بەتەنیایی غريبم وي غريبم من غريب عاشق قلبي دار بيت بيب وي غريب من غريب قلبي دار بيت بيب شاوڕۆژ ساڵێک بەباستی بۆ یەکبوونمان ڕێگەی زۆرمان بەتەنیایی وي غريب من غريب عاشق ودل برندار وبيت بيب بەڵێ گۆرانێکی زۆر خۆشە پەرژینەکەم دەست و چاو خۆش بێ گۆرانی دووەمیشم ئەویش عەرەبیە مام محەممەد هیوادارم مەدڵتان بێ هونەرمند دەیخۆش عەبدولعەلیمە عەرەبیەکەمان هیچەیە ماني دەخۆش عەبدولعەلیمە و گۆرانم زۆر گوتێ بەس بەڕاستی قەلی بێزانە بێ مخم زۆر مەرەقمە مام محەممەد گۆران چی ڕستنی خۆشی عەرەبی عەبدولحەلیم زۆر ئەنتیکەیە زۆر خۆشە زۆر ڕەسەنە زۆر عەرەبیە أول مرة تحبي يا قلبي وأول يوم تهنى يا على نار الحب قالوا لي واللي تهمي الجنة أول مرة تحبي يا قلبي وأول يوم تهنى يا على نار الحب قالوا لي
لتهمي الجنة أول مرة أول مرة ليه بيقولوا حب يسير ليه بيقولوا شجر أول حبي مرة عليا أجل الدنيا فرح وشوق يفرح ويملكني أنا ولا ينفع أتعشى ثاني أول مرة أول مرة والله يا محمد طالب هذا أنا ما أقول يعني شتام طلبي چاو خۆش بێ پەرژینەکەم زۆر خۆش بوو هەردوو گۆرانەکەی وەک لێک خۆشتر بوو خوا لێمە نەسەنێ زۆر سپاس محمد طال هیوادارم زۆر کاتشنە پێنی لێخۆ نەکرد بە دوار کاتش شاد خواتانەکەم شاتر بۆ جەنابی ش سلێمانی جاران ئەڵێ لەگەڵ زەمەندا ئازار دەبێتە غەم و غەم دەبێتە بێدەنگی و بێدەنگیش شتێکی گەورەیە وەک ئۆقیانوسە تاریکەکان ئەما قسەی مەولانای ڕۆمیە کاگاشم حەسەن ئەڵێ هەرگیز متمانە بە وشەکان مەکە هەندێک کەس شەکر لەسەر لێویانە بەڵام ژەهر لە دڵیانەدایە کاک ئاری کەمالی ژەڵێ مامەجان هیوای چەند روز باشی بۆ کاک سەربەستی بەڕێزە خوازم کاک ئۆسکار بابانی ژەڵێ ئەمڕۆ چیت پێبی خۆ لێگەڕێ لەسەری مەڵێ ئەوکم بەیانی فریای نەکەوی لەوانەیە بەیانی فریای نەکەوی مل ببڕێ بەڵێ باشە کاک مەجید سەرکۆی ئەڵێ کاگادی من لە ماڵی کاگیاسی قەراخیم لە سویسرا باشە ئەڵێ مریشکی پیری بۆ لێ ناوم کەچی ئەڵێ دەمە کەڵەشێرە پێم و کاگیاسین ئەی بۆچی ناقوقێنێ کەچی ئەڵێت کەڵەشێری سویسرا ناخوێنێت ئەمە ڕاستە کاکە مەجیجیان کەڵەشێری سویسری کە ئەزانێ مەسەلا میوانەکە غەریبە چونکە ئەزانێ میوانەکە غەریبە بەسێنەوە خۆی گۆڕێ خۆیەکە بە پیر خۆیەکە بە ناسک خۆیەکە نازانم بەچی هەر بۆی میوانەکەی پێ بخەڵەتێنن کورە کوڕی باوکومەرەوە بۆ سلێمانی بۆ لای مامی خۆ و کاکە مەجی بزانە شتێک بوو ئەەکەم نەک لە ماڵی کاگیاسین بزانە لە سویسرا شتیەوە خواردووە جان ئەڵێ دایکمان لەگەڵ شەیمەی خانە تتنیا سەفەرێ ئۆش سەیرانێ کاک ئۆسکار بابان قسەکەی تۆ زۆر تەواوە بۆ کۆمنتەکانی لێوان خان ئەڵێ لەوانەیە سەحب خراپ بێ مەجموعەیە کۆمنت بڕابێ ڕێک کاک ئۆسکار وایە وەجگە لەو کۆمنتەی لێوان لێوەکەی تەنکەوباریەکەم کە ئەڵێ کوا کۆمنتەکانم یەک کۆمنت لە ناتوتە بەرچاوی من اینجا بەو مناسەبەیەوە هەوڵتە لە فوندایکی میرانمان وەرگرت ئەوە ئیساش دایکەکەی تر وەرەگرین چکە ئەم دوانە بێ یەک هەڵ ناکەن خوا لە یەکیان نەکای ئینشەڵڵا هەر لە مەجلیسی خۆش و قسەی خۆشا بن دوور بن لە نەخۆشی و ئازار و دەردی سەری دایکی هەرزاڵ یان سڵاوی من لەگەڵ سەفکێ بڵی ڕازاوە و جوان پێشکەس بێ بە باختە جوانەکەی گەڕیان بە کاکە حەمە و بە کاکە ڕێباس بە کاکە جەزای گوڵ چەپکە گوڵەکانی ئێمە دایکەکانن هەم دایکی میران هەم دایکی هەرزاڵ هەم دایکی محەممە هەم دایکی ژیار هەم دایکی ڕێیان ئەمانە چەپکە گوڵی سەرسەری ئێمەن قوربانێ بم ئەرێ باشە بۆچی لەم هی سەیرانە من بێ بەشەکەی ها کاکە جان ئەی بۆچی تۆ بن دایکی میران بێ بەشەکەی کە ئاباسی سەیرانەکانەکەین ناڵی با دایکی میرانیشی تیابێ برە کاکە حەمە ئاساوە من لێرەوە من هیچ شتێکە دایکی میران ناکەم جا باشە تۆ خۆ ئەگەر خۆشم هاواریش کەم تۆ باوەڕ ئەەکەی ئێمە بچینە کۆستەرەکە و دایکی هەرزاڵمان لەگەڵ نەبێ بەڵای تر ئەوە خۆ دەیزانی باوکم بە هەر خەڵکەکەش پێمان نەزانێ هەر لە ڕووی نمەکەوە چۆن شتی وابێ لە ڕووی نمەکەوە لا قوربانێ قوربانی چاو من هەرزاڵ گیان من ئەو قازەی کە پار وعدم پێیاڵەوە خوارد ئینشەڵا ئەمساڵ ئەی خۆی وەڵا باوکم خواردم لەسەر و زیایە و خوا نەیبڕێ و بە زیابێ و ماڵەکەی و ئاوابێ و لە ترسی مامۆستا عومەر نەمیێرە ئاوا باسی کەم وتم بە قورئان ئەیکا بە هەرا لە سەرمان ئینشەڵا ئەمساڵی خۆی ئەزانم لێو خواردووە ئەمساڵی خۆی ئەی خوایە نەیبڕی ئەمساڵی خۆی یا ڕەبی خوایە ئەو دایکی هەرزاڵە هەتا ماوە نەڵێ ئای ئەمساڵی خۆی پار لێو خوارد وعدم پێیایی بەزعدەکە دەچوە سەر ڕێنەکە و ئینشەڵا ئەمساڵی خۆی کورە دایک هەیە لە کوردستانە وعدی خۆی نەباتە سەرەوە بەڕاستە نا ئەیدەم ئەمساڵی دەم پارگەم در ئەمساڵی دەم ڕەبی خوایە نەیبڕی چاوی ئەو مامۆستا عومەرەمان لێ دوور خەیتەوە بەڵێ
خەیناکە مامەستا عومەریش خۆشەویستی هەمووانە جاخۆ دایکی هەرزاڵەوە هیچ خۆشەویستی هەمووانە بەڵام لە مەسلەی نەوس و خواردنە بە شەرەفم باڵێکم بۆ نایاڵێتەوە باڵێ ئەیدە باشە ئەی تۆش ئەو هەموو ماستە بۆ هات باکەوتێتی بۆ ئێمە هەڵدەستایە باشە کاکەجان ئەو دایکی هەرزاڵش گلەی خۆی کرد کاکەجان کاک محەممەد بەشدار وتی ئەم ساڵ بێتەوە ئەم بەهارە بێتەوە وتی دایکی هەرزاڵ وتی کاکە خۆ ناوی سێ دایکم بەرێ ئەم جارە سێ دایکی تێەکەین کاکە ئەم ساڵ بێتەوە ئەم بەهارە بێتەوە ئیشەڵا تۆ و دوو دایکی تر بەرەکەون ئیشەڵا بینێرێ فەسڵێ بدێرێ بۆم سێ دایکە ئەی خۆی تەواو خەمی هیچ نەبێت سێ وەجبانێرێ عینی گۆشتی قوربانی سێ وەجبانێرێ سای نازەکەم هەموو شتێکیشتی باسی لێوە شێتەوە بەڕاستی کاک محەممەد بەشدار خۆشەویستی هەمومانە ئارە وەڵا سڵاوی تایبەتیم هەیە بۆ وەستا سەربەت هەردوو چاوەکانی نازەکەم زۆر زۆر خۆشەویستە لەلام بەڕاستی هەمووان خۆشەویستن بەس ئەو هەموو شعرە جوانەمان بۆڵێ ئەو هەموو قسە خۆشە بەڕاستی وەرزێکی تایبەتی هەیە دایکی هەرزاڵ باوەڕ هەبێ ئەمان خاتەوە ئەمان باتەوە بۆ حەوش ئاوڕژێنکردنی هەفتاکان حەوشە گوڵەکە و سەر سەماوەر و کاکە حەمە باش شتێکی زۆر خۆشە بۆ جێڕۆیی مناڵی زۆر مناڵ بوو تەقریبەن تەمەنم لەوانەیە 6-7 ساڵ بوو بێ وتیان چالێنێ سەماوەرە ها سەماوەرە بوو ئاگریان پێ خستانەکە بوو بەڵێ وا بوو بەڵام منی چووم ئاگرم خستەنا سەماوەرەکەەوە ئاوم پێ نەکرد پاس 2-3 دقیقە دەستەکەی لێ بۆ ئەو دەستکەی لێ بۆ بەلوعەکەی لێ بۆ تەقتەقی وتیانەوە چییە وتم خەڵوتت پێکرد ئاگرم پێکرد وتی دایکی دووهەمم بەڕەحمەت بێ وای گەورە لەگەڵ مردی هەموو لای خۆی وتی وتم تا ئاویشی پێکریە پێڕۆڵە ئەیسۆن وتم ئەمەلە پێکە نییە لەو سەماوەرە والله شتێکی نەخۆش نە دەستەکانی پێوەما نە بەلوعەی پێوەما هەمووی لێ بۆەوە ئەی بێ قەزابی سەماوەر ئەگەر ئاوی تێنەکەی ئەی بۆچی دایەگرسێنی بۆچیتە مناڵ بەخبعکم دەستم داست هەروایە وایە ڕاستە وەڵایی بەسەراتی مناڵی زۆر خۆشە دایکی هەرزاڵ ئەرە بەخواشتیوا بووە خۆشیاوە ئەنجا ئەو خەڵکە هەمووی پاک هەمووی بێگەرد ئەی کە دەست ئەهات ئەم هەموو ماڵە دراوسێ هەموو ئەسی گۆلایەت بەبڵی خۆشەوە بە قسەی خۆش بەسەر وشەی خۆش ئەمە چوومە ماڵی ئەو چوومە ماڵی ئەو یانە بر لەگەڵ خۆی خۆی توژن بوو بە هەوڵە دوای ئەبوون بە بیستیە ئەنجا کەسیش باسی ناوماڵ و پارە و ئەو شتانەی نەئەکرد نە وەڵڵا دلێک دایکی حاکم ئاراز بوو حاکم ئاراز مەجی بەڵێ جا دراوسێمان بوو بەڕەحمەت بێ خوای گەورە دایکی دووهەمی بوو شاژن بوو هات بۆ ماڵی ئێمە پەرداخەکە زەر بوو لە پێشە ئامان بۆێنات وتی ئێرۆرۆرە ئەوە ئەو ئەو شەربەتە بۆ تامینە بوو ئێستاش ئەو قسەی لە دڵایە وتی چی؟ وتی زمانی زۆر خۆش وتی ئێرۆرۆرە ئەو شەربەتە بۆ تامینە بوو ئەی بۆ تامینە بوو پەرداخەکە زەر بوو ئێمە ئاومان پێکرد داماوەی زانیوە شەربەتە پەرداخەکە زەر بوو وتی زۆرە ئەو شەربەتە تامینە بوو ئەمەلە پێکەنین هەتا چەند ساڵی هەموو مەزنی پێتە ئەو گەڕایەوە دایکی هەرزاڵ چاو دڵمان ڕوون قوربانێ بم ئەم جارە گۆرانیەکەمان دینکە بۆ زارەکەی کە بڕا گۆرانەکەی حتا قەدادی ئێستا شێتم بە هەموو دایکی محەممەد لەوەختە موبایلی ئەوە دایکی میران و دایکی ڕێیان و نازەکیان و عەیار و مامۆستا محەممەد بەشدار و کاکە کامیان کاکە هادی و خێزانەکەی و هەموو خۆشەویستەکان سەبیرێ نەکرێ ئەم گۆرانیە بەسەر چاوم کاک جەزای سازم لەگەڵایەڵێ بەسەر ئەو چاوانم پێشکەش لێ بە کاکە دەرزا و کاکە ڕێباز و کاکە حەمە و بەهاکانی خێزان و هەردوو دەستوانەکە کرد خوای گەورە تۆمان لێ نەسەنێ هەرتەن دروست باش بی قوربانێ بخوازی زۆر گەرانێمان بۆ لێتی کە هەموو زۆر حەزی لە حەزمان لێتی بەسەر چاوی خینە سەر چاوم خوا حەفیزی بێ یاخوا
دكتور دردم دوايا اي دكتور اي دكتور اي دكتور اي دكتور اي دكتور يلا دكتور سفر بو بقدايا اي دكتور اي دكتور اي دكتور يلا دكتور ما بڕین بۆ گردەنازیە هەواڵ خەڵکەکە هەمووی هەواڵیە پرسیەوی خاڵە هەمەی گردەنازیە بۆ دەنگی نییە من هەر هەواڵی بەرنامەکە پێم نەوتن وتم کاکە ئەمڕۆ خاڵە هەمەی گردەنازیە یەت بۆ پەیوەندیەکانمان عمو محەممەد تەلەفۆن بۆ کردی بە قوربان لێرە تەلەفۆن بۆ کردی وشیان نەخۆشە نەخۆ لە خەسانەیە وەڵا کاکە حەمەجان لەخوا بەزیاب شکور بە باش بوومەتەوە بۆ خاتری خوارد ئەزانیشی خۆی ئەڵێ دوکتۆر ئەڵێ دوکتۆر هیچیشی لە ساڵە کاڵەزی خوارد گۆشت ماخۆ تۆزە تۆ سرێتی گۆشت نەخۆی بەسەریا یەکسەر زەحید ئەوی تو تووشی ڕشانەوە بی خاڵە مەحەمە من هەر گەرم کە هیچ جۆرە گۆشتێ ناخۆم بە گەرمە چکە پێم ناکەوێت نەخۆی کاڵک و لەگەڵشی گۆشتا بە ئەمەنەوەتە نەو کاڵک و گۆژ نەو مامەساعما ڕەسەلی کاڵێ گوناڵێ ئەوەسم کاکە و مامەسا عومەراگان لێ بوو ماوەی فێر ببوو پشتی بە ئەمریکا بەست بوو بە نەو قسەی لەگەڵا کردین بە ئینگلیزی ئەلە باشە دوێنێ ئەو براتە عدەنگە و تۆیە دوێنێ تەلەفۆن بۆکەی جوای دامەوتی وەڵا لە لابی تووشی سکینەوە ڕشانەوە بۆ وتم ئەوە ئەزانیشی تۆ دەگەڕێ لە بازار ڕاستی خوانمانچیەکە لەگای خوا بە خوارەوەی خاڵە مەحەمە بەڵێ وایە بێ لە وەرزی گەرمایە ئاگامان لە خواردنەکانمان بێ ئەی بەعی بورای خۆڵاوە نەفس بیرم مشتێکە بەڕەڵاکە دەشتێکە ئەی بە پیاو تۆ دەسوێت نەیە باشە وەڵا برا وایە ئەی بە پیاو بێ نەفسی خۆی بگرێ بە کەلامی خوا بە کەلامی خوا بە کەلامی خوا هەمین و خواردنەوە تووشەوێت پیاو خواردن کەم بخۆ کەم بخۆ و کچە بخۆ و جوان ڕێت و پیاک بابرسی بێ ناگە تێجێنی کاگە وندی دەماگیری خواردە بەردەتوانەوە بەڵێ وایە بەڵێ ئەبێت کەم بخۆین و پخت بخۆین ئەڵێم کەی بچین بۆ برسیشی بێ ئیجابی خۆی ناک بە تێریجت خۆی خراپە کاکە جان کەی بچین بۆ عەبایبەیلەکەمان وەڵی با تۆ دەپێنکە ئەڕۆی ئینشاءڵڵا ڕۆی بۆ خۆمان تۆ دەڕابێت بۆ خۆمان ئینشاءڵڵا ئینشەڵڵا ئەڕۆین بۆ عەبابەیلەکە بە 11 تیر و بڕنەوەکەشەوە ڕەسمەگرین مامۆستا عومەری پێترسێنین تیر و 11 تیر و دەماشە شوادەخۆری سێ لە سەرسێ و ئەمانە سنێلەکەمان بۆ گرتی بۆزا ئەی شوادێڵە ئەی لە ئێو بۆ سایەکەکەمان ئەڵا دەوامە دیستای دەوامە پڕاجاگەداجی لەگەی وەڵا بابا هایتر حێو ئێمە چیمان کردو چۆن هاتینەوە بۆ سایەکەکەمان کە لە سیارە داو کوشتی لۆڵاتی و مامۆستاکە شەیت و پێشەجێکان پسوو سنیقی گاواچاری ئەمەی نەکرد ئەمە ڕابعی خۆ دەچەر کاکە جان بڵێ ئێ ڕسمێ گەگرین خۆم بۆ خۆ بە 11 تیر و بڕنەوە شتەکەەوە مامۆستا عومەری پێترسێنین مامۆستا عومەری پێترسێنین ئەڵە مامۆستا عومەرەها ئێمە لەو عەبابەیلێ چی لە شانمانایە وەڵا ئەحمەدتا ڕۆژە تەلەفۆن کرد ئافرەزێ جوایدا قسەی غەڵەتی کرد کەم ناخۆش و تێ لە داخە هەموو سریە وارەیە لا بەرنامەکە ئەوستاکە لای کاشا سوارەوەی کاتەکەما بۆ دەرەچوو بەڵێ ئەوەی ئەو لاکەیان نسیبەکە دەرەچوو تەلقیدا تحقیقی لە داخە سری مەوانی هەمووی ئێستا ئەم ڕقەمە بۆ گرتووە لە موبایلەکەەوە ئێتەواوە بابەیسە ئەمە بەرنامەیەکی ترە و ڕادیۆیەکی ترە و باوەگە قسەی لەگەڵا ناکەم تەلەفۆنم کردێ لەگەڵتانە وەڵا نەخاڵە مەحەمە ئەمە کاکە بەرنامەکەی کاکە جەزای سازە و ڕادیۆکەی ئەوە و ئەمە حسابێکی ترە و کوردەواریە و فۆلکلۆریە و آخر ئافرەتێنەوە وتم بابەت ژیان ئێمە خەڵکی لادەی ئێمە ئەبێت تەلەفۆنیشەکەی خۆ ئیشی خۆریان ناکەیت خاڵە ئێمە جاپی بەڵێ وایە ئافرەتێ جواییاوە کۆرە خاڵە مەحەمە بووتە ڕوح بیخولێنەوە کۆلا وتم تنێنە مناگوری باگیر مەکسەکەی گیان والله هەڵی عجیب عەرەبی خاڵە مەحەمەد جان چاو دڵمان ڕوون کە فێنێکی کرد خۆ حازر کە ئەچین بۆ عەبابەیلێ کاکەی بەرنامە بەڕێوەبەر سڵاو ڕێزێ بە داواکەم دوو بە هەریوەرم گرە ڕێک و پێوەشا بەکنە کاکە جان با فێنەکە ئینشەڵڵا تەلەفۆنی بۆکەم و لە ڕقی ئەو مامۆستا عومەرە ئەچین بۆ عەبابەیلێ ئەڵێن یا عەبابەیلێ ماڵ بە بەرزەوە
یارم نەکوژی بەدەم لەرزەوە دەم دەردەوە ئەی زێن فیمان لا یابە فیمان لا الله وياك الله وياك ألف رحمة لبيك عيشيان تمام أجي قال ياسين أخذت ولو سيستريات واني أعمل لي بكاد ماجد أم على جسمي مسيب أي شلون كاف إما بقراني فوش روا الله أجيان تفضل الله پێشکەشە بە مەجلیسەکەی ماڵی کاریاسر تەرافی کە لە بەریتانیا و میانی هاتووە بۆ ئەوەی تاوێک نەقوقانی کەوە شێرەکەی کاریاسین دڵی کاکماجید باتەوە لە بەری قوقەکەی ئەو ئەم نازم غەزالیەمان پێشکەش کردن حەیەک 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 ألف رحمة لبيك عزمني دولة مرمروني جسر مسيب زيموني بابروين بولاي كشغلي كركا كابا خطو خراي بروجي نيورو غرمان بيكا تنكو باري دیمانەتان بەخێر مامەگیان دیمانی جەنابی شوی بەخێر چاو دڵمان ڕۆین سپاس دەکەم مامەگیان خۆشەویستیم بۆ تۆ مامەدەزای ئازیز و شیرین دەستپای مامەدەزا خۆش بێ کەسانی پەیوەندەکەی من وەڵگری مامەگیان لێوان خانیا خوا بەخێر بێ چاو دڵمان ڕوون تۆ تەنکە و باری ئێمەی سپاس دەکەم مامەگیان ئێوەش هەمیشە ئازیز و شیرین و مامی من دەست چاوی یەک دێکی هاوڕێیان و کۆمێکی ساخۆش بەشدار بووان هەموو لایەک تەندروست باش بن مامەگیان لێوانەکەم بە چاوی تەنکە و باری بەس ئەو کۆمێنتەی تو هاتۆ بۆ من وەڵی مامەگیان زۆر کۆمێتم کرد لە سەرەتای بەرناوەکو یەکەم هاوڕێ بوو لە لایڤەکە بە زیارە ئەوە بەسبتی بابوو پەیوەندەکە وەرگیرا و کۆمێتەکە فەوتە یەکەم کۆمنت لای من نووسراوە شوان کۆیە نووسراوە سڵاو ڕێستان لێبێ جا مامەگیان کۆمێتەکانی من لە ئەو برابەڕێنسە بوو نەباوەڕکە نهاتەوە الحاڵ بە نسیب نەبوو بۆ هیچیشی نهاتەوە بەلای من ئەجینا لێوانەکەم من کۆمنتی کچی خۆم ناخوێنمەوە بێگومان هەروایە ئەو گلەیار بۆ خۆشی بوو گوتم زام کۆمێتەکان بۆ ئێوە لاوەندرادەنا پێشە دروست نابێ مامەگیان دروست باش بن ئێوە بەردەوام بن داکەوا بوو با بچین بۆ لای مەجلیسی خۆشی شیعر و بابەت یەک لە تێکسینەکانی خۆم ئەگەر مامەدەزا هاوکارم بێ و لەگە بابەتێکی تەندروستی لە بەرنامەی ئەوڕۆ مامەگیان فەرموو بە چاوان مامەدەزا لەسەر خەتی کاکە جاری جاران کە ئەهاتم چاوی خۆری بۆ ئەبەستم مانگە کە خستە پێکەنین و ئەستێرت زۆرە ئەخستم ئارەقیمان بێزی ڕێگام ئەفریتم ئەدگوت گیانم ئەگەر چنی وەرە لێوت بخەرە سەر لێوەکانم من و تۆ بە جۆرێ مەز ئەبۆین هەموو شتێکمان خۆش ئەویست و بەس لە کاتژمێر پەس ئەبووین پەس ئەبووین لێوانەکەم بەڵێ مامەگیان باش
ئەمزانی پچراوی با ئیکۆیەکە چاک نەبێتەوە تێکسپێکی پێش بەڵێ لە یەک کاتدا خۆشم دەوێت ناتوانیشم بە تۆ بگەم هەرچی دەڵێ حەقی خۆتە و زۆر بەباشی لە تۆ ئەگەم لە یەک کاتدا دڵخۆی دەوێت کە چی ئەبێ واز بهێنم زۆر دڵنیابە کە ناتوانم لە نێو دڵما دەربگێنم لە دەستدانت ئاسان نابێت بەڵام چی بکەم لەم ڕۆژگارە بۆ هەردووکمان وا باشترە و بە ناچاری جام ئەم بڕیارە دەسوچاو خۆش بێ قەڵەمەکە و بە بڕژ بێ ئینشەڵڵا باس دەکەم مامەگیان دەستی چای چۆ مامە دۆزە هەمیشە خۆش بێ و مادی دەبن و سپاس بۆ مادوێنە هەمیشە لەگەڵمە دەیکێش لێوان خان دەسوچاو خۆش بێ بەڕاستی قەسیدەکانە زۆر بەرز و جوانن و بەڕاستی من یەکێکم لەو کەسانی کە دڵم بە قەسیدەکانی تۆ زۆر ڕوو نەبێتەوە مامەگیان داگەر دەستەت هەبێ کات نەبێ دەنا بە بابەتەکەم بۆ ڕۆژانی تر بێ نەکو دیمەوە بزارم بە کاتە زیاتر نەگیرم نەخێر کات ناکری فەرموو بابەتەکەش پێششکە بابەتێکی تەندروستیش ئەگەر بیستە دەنجستان پێشکەوت بەمانەکە بەڵێ فەرموو سوودەکانی ترش یا قسماق بۆ چارەسەری چەندەها نەخۆشی بەکاردێ ئەوە یەکێکە لە بابەتەکانی ئەوڕۆم ئەگەر جێگەر و بیستەبن بە ئەو سوودەکان پێبەخشێن سوودەکانی ترشە سماق بەڵێ سوودەکانی ترشی سماق بۆ چارەسەری چەندەها نەخۆشی بەکاردێت و دەتوانی بۆ چەندەها نەخۆشی سوودی لێوەربگریت یەکەم سوودی بۆ توشبوون بە نەخۆشی شەکرا لە جۆر 1 و 2 زۆر بەسوودە ئێسکی مرۆڤ بەهێز دەکات بۆ شکاندنی ئازاری ددان باشە ئیشتیهای مرۆڤ دەکاتەوە بۆ خواردن باشە لەوزەتێن دزە هەورکردنی زۆر کاریگەرە گەدە پاک دەکاتەوە لە زۆرەها بەکتریا لەکانی گەرمی لە شوڕێک دەخات بۆ چارەسەری تا باشە تەوی کۆلۆسترۆن زیاد دەکات لە ناو خوێن پاکی دەکاتەوە فشاری خوێن دادەبەزێن و چارەسەری کەم ئارەقا بەکاربێت بۆ هەڵقەرەکردن بۆ کۆکە و هەورکردنی گەر و باشە لاشە لە شەهر هەموو بۆکان پاک دەکاتەوە لێوانەکەم سوودەکانی ترشە سماق بەس باش بوو هەموو سوودەکانی ود یعنی هەموو بابەتەکە گەی بە شعرەکانی بۆیەوە لێوانەکەم خۆمانەیە و کچی ماڵی خۆمانە کاکە ژیان کاکە ئارش هێرش ئەڵێ سڵاوی خوای گەورە لە بەڕێستان سلێمانی جاران ئەڵێ مرۆڤ هەرچەندە گەورە بێت ئەگەر ڕەوشتی جوان نەبێت هەر پشووکە کاک ئاسو عەلی ئەڵێ سڵاوم بۆ کاکادی و ستافە بەڕێزەکەی کاک ئاسو عەلی ئەڵێ ڕێزم بۆ کاکاشم و بۆ کاگیاسین قەرەداغی سلێمانی شاریشی شاهانە ئەڵێ ئەحمەد هەردی شاعیر ئەڵێت من گوڵم بۆ تۆی باخی ژێنی دڵداری دەوێ ینی من تۆم بۆ ئەوینی عمری یەکجاری ئەوێ زۆر جوانە کەوا بۆم شعرە ناسکی هەردی مامە جەزاجیان جارێککە ئەی خوێنمەوە من گوڵم بۆ تۆی باخی ژینی دڵداری دەوێ ینی من تۆم بۆ ئەوینی عمری یەکجاری ئەوێ کەوا بوو بەخوای گەورەتان ئەسپێرم خوا حافیزتان بێ